هەبەرماسش پێمانەڵێت کەەوە ئێمە پێویستیمان بەدین و ئەو شتانە هەیە بۆ ئەوەی کۆمەلگاکە بمێنێت چونکە دیسان لیبرالیزم نەیتوانیوە ئەو لەبەر ئەوەی کە چەندکی چاکەی نییە بۆیە پێویستیمان بە قەرز وەرگرتنەوەیە لە دینەکانەوە ئەوە پێڵێت پۆست سەکولاریزم هەڵبەتە تاکو هەشتاکان وابزانم ئەو شتەی نەبوو بەس لە دواییە کە گەیشتە ئەو قەناعەت نەگەیشتە ئەو قەناعەت گەیشتە ئەو هەڵەیە کە ئێمە پۆست سەکولاریستین یعنی پێی وایە کە سەکولاریزم ناتوانێت ئەو کێشەیەمان بۆ چارەسەر بکات. کۆمینیتاریانەکانش ئەوانش هەر وەکو مثلەن ئەلیستەر ماکنتایر، مایکل ساندرز، ئەمانە هەموو باوەڕیان بەهین نییە، بە ئیندیڤیدوالیزم نییە، بەڵام ئەمانەش هەر لەبەر هەمان شت ئەوانش کە لیبرالیزم هینی نییە، پێناسەیەکی نییە بۆ چاکە بۆ ئەخلاق، هینێک ئەوە یەک پێشکەش ناکات، ئامانجێکی یەکگرتوو بۆ مرۆڤایەتی پێشکەش ناکات. هەڵبەتە ئێوە خۆتان شەزانم مارکسیزم ئەسڵەمە بە برجوازی بە ئایدۆلۆجی برجوازیەکان زانێت، فاشیزمش قبولی ناکات لەبەرەوەی کە خیانەتە لە بایۆلۆجی مەسەن بەنسبەتی ئاریەکان نازیەکان و فاشیزمی ئیتالیش باوەڕی وایەکەوە ئەمە دەوڵەت سەری هەموو شتێکەوەیە. ئەمانە هەموو هاوڕان لەسەر ئەوەی کەوە ئیندیڤیدوالیزم جێگەی نابێتەوە و هینەکەیشی ناشاردرێتەوە، کەم و کوڕیەکانی فکری لیبرالیزم ناشاردرێتەوە. ئەو کەم و کوڕیانە ئیندیڤیدوالیزمەکە لە هەرێک کەسێک سەیری ژیانی ئەوروپیەکان و یا ئەمریکیەکان بکات ئەیبینێت. وەکو ئەگەر جەفەرسون پێمانەڵێت کە ئێمە یەکێک لە ئامانجەکانی ژیانمان ئەوەی کە پێڵێت پرسوت ئۆف هاپینەس، یعنی کەوتن بە دوای کامەرانیە، باشە چۆن ئەتوانی کامەرانی دەستکەوێت ئەگەر تۆ لەگەڵ خەڵکانی ترانە بێت، ئەگەر ئامانجێکی یەکگرتوو نەبێت.